ئەم خولە بە سەرپەرشتی بەڕێبەرەتی لاوانی سلێمانی کراوەتەوە بۆ چوار ناوەندی ناو شار یارەکان لە ئەم یاریگایە کە یاریگای بەڕێبەرایەتیە یارەکان ئەنجامەدرێ بۆ لە دایکبووانی 2005 هەفتانە یارەکان لێرە ئەنجامەدرێت. ناوەندەکان چوار ناوەندە، ناوەندی بابان، ناوەندی کوردستانی، ناوەندی گۆیژە لەگەڵ ناوەندی قەرەداقیش لەم خولا بەشدارە. هەر ناوەندە و بە یەکتی بەشدارە چوار تیپەکە یاریەکان هەفتانە لەم یاریگایە چێ بەڕێوە.